شتێک پاڵنەری بەڕێستان بوو یعنی وای کرد کە تۆ دەستکەی بۆ کاری خێرخوازی و تاوەکو ئێستا بەردەوام بێ ئەو پاڵنەرە چی بوو کە ئێستا بە باوکەی هەتیواندا بنرێ بەڕاستی؟ واللهی یەک شتت پێ بڵێم من هەر خۆم لە ناخەوە حەزم ینی خوا ئەو فیترەی لە ناخم دروست کرد و حەزم بە یارمەتیدانە حەزم بە دڵخۆشکردنی خەڵکە حتا کەسی ڕقشی لێم بێ هەر بە جددی ینی ئێستا ئەگەر کەسی ڕقی لێم بێ بۆختیانم پێ بکات جۆنیشی پێم دابێ هەمووی ئەوە وەلا ئەنێم گیرفانی بەتاڵ بێ حەزەکەم بۆی پڕکەم مشکلی ئەوە بێت هەبێ بە بۆی چارەسەرەکەم و هیچ کەسێکشم لە ژیانم ڕەت نەکردوتەوە لە یارمەتیدان ئەگەر خراپی بەرامبەرم کردێ لەبەر خراپەکە چونکە ئەو بۆ لەبەرەوەی ئەو یارمەتی خەڵکە ئەمانەتە ئەگەر ئەو برادەرە مەسەنە بۆ نمونە دڵیەشانێکی بۆ من دروست کردبێ پێویستی بە یارمەتیەکەوی ئێستاکە نەیدەم من لەبەرەوە نایدەمەکە دڵمی نیێشانەوە وەنیە نەگەوەیە کە ناشێ یان شایستە یارمەتیەکە نییە یعنی الحەمدوللا ئەمە خوای گەورە من لە خوای ئەزانم ئەو ینی ئەتوانم لێم ئەو هیمەتەی بۆم بەخشیوە ئەو بەهرەی پێم بەخشیوە کە حەزم بە کاری خێر بێ حەزم بە یارمەتیدان بێ وەقەدەرن خۆشم هەر نەبوون بوومە لەوەتی خۆمە ناسم ئەو کاتا لێم کە هەر نەبوومەوە ینی هەر حەزم لە خێریش بوو بەس نەژم بووە بەڵام خوای گەورە لە باتی ئەوەی کە هەبوونم کە هۆکارێک وەسیلەیەک بۆ ئەو بتوان یارمەتی خەڵک بدێ. لێرەدا دەمەوێت ئەو پرسیارە بکەم کاکاروان ئێوە بێگومان دەزانین مەبەستان هاوکاریکردنە ئامانستان هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت و هەتی و بێ باوکانە دەکرێت ئەو بپرسم ئامانجەکەتان ڕوونە بەڵام بۆچی لە پاڵ حیزبێکی ئیسلامیدا دەرکەوتن ینی ئەگەر لە پاڵ ئەو حیزبەش نەبووایە دەتانتوانی هەمان کار بکەن؟ خۆی ئەمە ینی ئەگەر یەکگرتوو ساڵی 1994 ئەلان کرا من لە کردو لە ساڵی 1970 لەناو ئەو مەدرسەیە لەناو ئەو جەماعەتەیان دەرسم هەبووە و پێگەیاندراوم لای ئێمە ئەگەر کاری حیزبایەتی تەنها بۆ سیاست بێ من ئێستا کە ئیستیقالادەم ئەگەر کاری ینی بڵین لە چوارچێوەیەکی سیاسی هەبێ و چەترێکت هەبێ و ناوێکت هەبێ من باسی خۆمەکەم حەقم بەسەر خەڵکی تر نییە ئەگەر تەنها لە پێناوی گەیشتن بە کورسی بێ من ئێستاکە وازێنم هەرو کاتەش وازمێنە ئێستا شەروازیێنە سەر مەبدەی خۆم بەڵام ئێمە بە حکمی ئەوەی لایەنێکی ئیسلامین ئیشی یەکەممان پەروەردەیە پەروەردەی تاکی ئەم کۆمەلگایە بۆی خەڵک دەستپاکێکی ئەمینی سادقی ڕازگۆی خەمخۆر دەربچێ یەکەم خەممانە دوم خەممان ئەوەیە کە ینی ئەم کۆمەلگایە یعنی سیستەمێکی پڕ لە عەدالەتی هەبێ ئەمە مەطلبی خوایە مەطلبی من نییە وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل كواتا من واجب لسرم غيري أو حاجي كاروانيش بوم جنابشد واجب لسرم مسلمانية أبي همومان هولدين بو سيستمي كي بر لعدالته دات بروري أما يقل إيشا كان معنا إيشا كيتر أوي ترتو قدرا من هات منه أم جماعته ناكري لبر أوي كمن كاركي خير خوازية كم دزبرداري كاركي ترببم كمبدئيا پابندم پێوەی فکریان پابندم و پەروەردە بوومەتیایە جگەلەوەی من هەموو کاتێ خۆم بە قەرزاری ئەو مەدرسەی یەکگرتوو ئەزانم کە تایە گەورە بووم ئەگەر باشیەکەم بوو بێ دوای دایک و باوکم یەکگرتوو بووە منی پەروەردە کردووە و ئەلحەمدوللا تای ئێستاکەش هەر لەسەرەوە ئەساسە ئیشمان کردووە لەو کاتەوەی برای تۆ دەستمان بە کاری خێرخوازی کردووە خوا بۆ خۆی شاهێدە کە بە ئەمانەتەوە ئەم قسەیاکەم بچمەوە بەربارەگای خوا سرم بەرزە بڵێم خوایە یەک شتێکم لە بیر نییە کردبێتم یەکەم بۆ غەیری تۆ تا بڵێم خوایە لێم خۆش بە دەو کارە چکە کارە لێ خۆشببوونی نییە تو کە تۆ شرکت بۆ خوا پیا کردووە ینی بە بیرم نایە شتێکم کردبێ لە ژیانم لە کاری خێرخوازیم ئیعلامیم پەرلەمانتاری مەر شتێکم نیەتم بۆ خوا نەبوو بێ دومینیان سرم بەرزە بەخوا بڵێم خوایە تۆ شاید بوو لەسەری شەکانی من کە من لەو ئەمانەتەی ئەو خەڵکی هاتۆتە بەردەستم عدالت بوومە لە دابشکردنی سەیری خەڵکە مستحقەکەم کردووە سەیری ئەوم نەکردەوە چ ڕەنجیەکە یان لە حیزبەکەی من یان لە حیزبەکەی تۆیە ئەو کەسە ئەو سەری مارکسی بێ تا ئەو سەری مەسیحیش بێ و تا ئەم سەری ئیسلامی بێ لای من یەک زاویەیە ینی ئەوە فەقیرە ئەوە مستحقە یارمەتیەکادرێ بۆیە ناتوانم یانی دەستبەردار بم ناتوانم هەتا لەسەر ئەو مەبدەە ما بێت منیش لەگەڵ ئەو مەبدەیە